بسم الله الرحمن الرحيم. ئەمڕۆ ئێمە وەفدێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری و مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری بۆ پێداچوونەوە و پتەوکردن و ڕێخستنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکاندا سەردانی پارتی دیموکراتی کوردستانمان کرد و لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆبووینەوە و ڕاستی کڕۆکی دانیشتنەکەمان کۆبنەوەکەمان و مەبەست لە کۆبنەوەکەمان زیاتر پێداچوونە بوو بە پەیوەندی نێوان هەردوو لاماندا و چۆن ئەو ئالێت و میکانزمانە بگرینە بەر کە پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان پەیوەندیەکی تەندروستیان هەبێ، پەیوەندیە کە وەکو دوو حزبی سیاسی لە کوردستاندا خزمەت بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و داخوازیەکانی خەڵکی کوردستان بکات. بۆیە کرۆکی ئەو کۆبوونەوەی ئێمە و قسەکانمان و بەشداربووان کە قسەیان کرد زیاتر باس لە چاکردنەوەی پەیوەندی نێوان کۆمەڵ و پارتی کرا. ڕاستی دەمێکە لە نێوان پارتی و کۆمەڵی دادگەریە لەوەیە جۆرێ لە ساردی لە پەیوەندیەکان هەبێ. مەبەست لەم کۆبوونەوە زیاتر ڕێخستنەوە و چاکردن و بیر لەوە بکەینەوە چۆن پەیوەندیەکانمان باشتر بکەین لەسەر ئەساسی ئەوەی کەوا بتوانین بە هەردوو لامان خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەین و فعلەن لە باسەکانمانە ئێمە وەکو وەفدی کۆمەڵی دادگەری تاکیدمان لەوە کردەوە کەوا پارتی بە پێی پێگەی خۆی لە عێراق لە کوردستان دەبێ داخوازی و پێداویستی هاوڵاتیانی کوردستانی ببێتە بەرنامەیەکی کارکردنی و هەنگاونان و وا بکەین کە ئەو هەنگانە بگرینە بەر کە موچەی خەڵکی کوردستان فەرمانبەرانی کوردستان مەزمون بێ و چی لە بەرژەوەندی خەڵکە ئەو هەنگاوانە بنێ.